پاییزی هەورامان و لێگەڵابوونی ڕەنگەکان ساڵانە سەدان گەشتیار و گروپ دەهێنێتە ناوچەکە کە وێنەی یادگاری تێدا تۆمار دەکەن. منە پاییزەمانەوەی ڕۆ هەورامیەکان کە خاوەنی سیاوچەمانەی هەورامین هەمیشە بە گۆرانی وەسفی دەکەن. یاخوا بەخێر بێن بۆ چەمی ئاوێسەرەوە تا پاییزاتەوە دوایەوە هەچوار فەسڵەکە وای کردووە لە سنووری هەورامان هونەرمەندانی هەورامان لە بەهارەوە بیگرە تا پاییز ئەم تەبیعەتە و ئەم مەنزەرە جوانانە ئەبینێ لە خۆیەوە هەر گۆرانی بۆیێت. زۆرن ئەو گەشتیارانەی لە پارێزگا و ناوچە جیاجیاکانی هەرێمەوە بۆ بینینی وەرزی پاییز ڕوودەکەنە هەورامان. ئەمە لە خۆمان دانیشتوی شاری سلێمانی هەموو ساڵێ لە مانگی پاییزە لە وەرزی پاییزە سەردانی ئەم ناوچەی هەورامانەکەین بەهۆی جوانی سروشتەکەی و بەهۆی ئەوەی کە دیمەنێکی سەرنج ڕاکێشی و لەم فەسڵەژا زیاتر پێوچێ بەهاری دووەم گوڵ زیاتر دەرەکەوێت گەڵا زیاتر ئەوەرێ وەرزێکی جوانە و خەڵکی زۆربەی زۆر لە ئەم وەرزەیە سەردانی ئەم ناوچەیەکەن. گروپەکانی شاغڕەویش زۆرجار شاخەکانی هەورامان دەکەنە شوێنی ڕاهێنانەکانیان بە تایبەتیش لە وەرزی پاییزدا. پاییز خۆی داوا لە خەڵکەکە بێت بیبینێ نەگەمە داوای لێ بکەین بڵێن خەڵک وەرن خۆی پاییز داوامان لێکە کە بێن ئەم وەرزە جوانە ببین ئەو سروشتە جوانە بین چونکە پاییز هەموو ڕەنگەکان لە خۆی کۆکاتەوە گەر ببینی. فۆتۆگرافەرەکانیش وە خۆیان دەڵێن خۆیان بۆ پێشەنگا فۆتۆیەکانی وەرزی پاییز ئامادە دەکەن و لەم وەرزەدا ڕوودەکەنە هەورامان. جوانی وەرزی پاییز لە هەورامان هاوای کردووە لە ئێمە وێنەگەر کە هەموو ساڵێک لە وەرزی پاییزە ڕووکەینە ناوچەی هەورامان و بێن وێنەی تایبەتی ئەو وەرزە بگرین و ئامادەیکەین بۆ پێشەنگا. بەرزی شاخەکانی هەورامان و جوانی دیمەنەکانی لە وەرزە جیاوازەکاندا بەگشتی و لە پاییزدا بە تایبەتی جێگەی تێڕامانە ئەمە ژوای کردووە هاوڵاتیان بە ڕێژەیەکی زۆر سەردانی بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.